گەڕانەوەیە بۆ جوڵەکانی مل کە لە سەرەتایە وەکو گەرمکردن جوڵە کۆنەکان ئەکەینەوە بەڵام ئەمڕۆ بە لیڤڵێکی یاخود لە ئاستێکی بەرزتر سەرەتا هۆکو گەرمکردنی ماسوولکەکانی ملمان دەست پێ ئەەکەین بە جوڵانن مل بۆ لای ڕاست ومانەوە بۆ ماوەی 10 سانیە 1 2 3 4 5 6 7 8 9 10 ئەگەڕینەوە بۆ لای چەپ یەکسەر 1 2 3 4 5 6 7 8 9 10 شوێکەین ئەوەی کە ئەمێ ئاماژەی پێبەم پێش ئەوەی کە ئێمە ئەنجامی بین تو جوڵەکانی پێشووترت کردووە خۆت حازرەکەی بۆ جوڵەی بەهێزتر ئێستا جوڵەی کیسەڵەکە بۆیە بەو ئاماژە ئەین کە هەمیشە لە بیرتان بێت و بیرتان نەچێ دەست پێ ئەەکەین بەڵام بە ستێپێک ئاستێکی بەرزتر ئەویش هێنانە پێشەوەی سەر بۆ پێشەوە یاخۆ چەناگە بۆ پێشەوە دواتر چیەکەین هەر لەم ئاستەیە مل وەرەگێڕێ بۆ لای چەپ ئەمێنیتەوە هەتادا 1 2 3 4 5 6 7 8 9 10 لەو ئاستایە کە ئازارە نییە ئەگەڕێیتەوە پشوویەکەی سراحەتەکەی دواتر چەناگەت ئەهێنیتەوە پێشەوە بۆ لای ڕاست ملێ وەرەگێڕی تۆزێ قرسترە بۆ تۆ بەڵام وردە وردە ئاساییە بێتەوە 1 2 3 4 5 6 7 8 9 10 پشوویەکەی یەکسەر هەستی پێەکەی ماسوولکەکانی زوو ماندوو ئەبن پاشان جوڵەی گەڕانەوەی با بڵێن چەناگە بۆ دواوە کە ئەنجامی ئەین لە کاتێکە کە ئەمە چەناگەت ئەگەڕێتەوە بۆ دواوە ئەجا ئەینەنشت بە هەمان شێواز بۆ لای چەپ بە هەمان شێواز بەڵام شانتەوە و شلەکەی بەبێ گرێژبوون 1 2 3 4 5 6 7 8 9 10 ئاساییە بیتەوە تۆزێ پشوێک بە شان و ملتەی سراحەتەکەی یاخود ئەتوانی دوو هەناسەی قوڵ هەڵنژی دوایی بۆ لای ڕاست چەناگەت ئەبەیتە ناوەوە دواتر بۆ لای ڕاست بە پێی توانای شان و ملە ئێستا ئەم توانای ئەوەیە هەیە کە چەناگەی نزیکی شانی کاتەوە لەوانەیە تۆ بتوانی لەم ئاستا بە گرنگ ئەوەیە گرێژکردنی ماسوولکەکە و چەناگەن بۆ ناوە و بۆ لای ڕاست ئەنجامی بە 1 2 3 4 5 6 7 8 9 10 پشوویەکەیت ئەمانە هەمووی سێجار ئەنجام ئەدرێت دواتر وتمان کاتێکە سەر ئەبرێتەوە بۆ ناوەوە یاخود شانەکانمان نزیکی گوێچکە ئەەکەینەوە دەستیش بۆ خوارەوەیە لێرە جوڵە زیایەکەی کە ئەنجامی ئەین لەگەڵ ئەم جوڵەیە ئەوەیە بۆ ناوەوە شانمان ئەهێنینە پێشەوە بەڵام لە ئاستێکی بەرزە 1 2 3 4 5 6 7 8 9 10 شانە داگرە خوارەوە یا خۆر قۆڵە داگرە خوارە با پشوو بە ئیسراحەتکە دواتر ئێستا دیسانەوە شان ئەبەیتەوە سەرەوە دواتر بۆ دواوە پاڵ ئەنیت شانەکانی بۆ دواوە زۆر باشە 1 2 3 4 5 6 7 8 9 10 پشوو بە سراحەتەکەی ئەمەش سێجار ئەنجام ئەدرێت یینە کۆتا ڕاهێنان ئەوەیە کە ئەمەیان هێز بەکارەهێنین ئەویش دانانی دەستی ڕاست بۆ تەنیشتی سەرمان و پاڵ ئەنین بە سەرمانەوە لە ڕێی ماسوولکەی ملمان مقاومە ئەەکەین کە دژی ئەو هێزە ئەوەستینەوە وەمانەوە بۆ ماوەی 10 سانیە 1 2 3 4 5 6 7 8 9 10 سراحەتەکەی دوایی یەیتە سەر
دەستی چەپ 1 2 3 4 5 6 7 8 9 10 یەکسەر دەرکی پێەکەی کەوا ماسوولکەکانە لێرە گرژە بن هەڵەسێ بە ئەرکێک کە لە کاتی ئەنجامانی جوڵەکە. دواتر ئێستا لای ڕاستمان ئەنجامە ئەنجا لای چەپ ئێستا بەشی پێشەوە واتە دەستمانە خینە سەر ناوچەوانمان و پاڵ ئەنین لە ڕێی دەستمانەوە سەریشمان بە مقاومەیەک پاڵەنین بۆ پێشەوە مانەوە هەتا 10 1 2 3 4 5 6 7 8 9 10 زۆر باشە. ئیسراحەتەکەی ئەم جوڵانە شەرت نییە بە پێوە بکرێ وەکو وتمان ئەتوانین لەسەر کورسی دانیشین یان لە هەت شوێنێک پێی خۆشە و پێ و مرتاحە جەستە و ئارامە ئەتوانی ئەنجامی بێ. جوڵەی دواتر کۆتا جوڵەیە کە بۆ بەشی دواوە لە بەشی دواوە پاڵەنین بە پەنجەکانمان بەدەستمان پاڵەنین بەسەرمانەوە بۆ پێشەوە بەڵام ئێمە ڕێگری لێکین لە ڕێی ماسوولکەکانی ملمانەوە نایڵین ئەو هێزە بەردەوام بێ 1 2 3 4 5 6 7 8 9 10 توانی پشوو بێ. ئەم جوڵانی کە ئێمە هۆکو یەک جار ئەنجاممانە تۆ ئەتوانی لە ماڵەوە سێ جار و ڕۆژی سێ جاریش ئەنجامی بیت وەکو باسمان کرد کە بیرن نەچێ ئەبێ جوڵەکان لە سەرەتاوە دەست پێ بکەی هەتاوەکو بێتە ئاستە قورسەکەی ئێمە سوود زیاتر وەرەگریت نەکە لە هەنگاوێکی پێشکەوتووە ئەنجامی بێ دوای عەزیەتی شان و ملە بە یاخود کێشە بۆ ماسوولکەکانە دروستکە.